شاوڕێ چی ڕوویدا و بۆچی عشیرەتێک و هێزێکی یەکێتی ڕوبەڕووی یەکتر بوونەوە. ئافی نەبوو دەخۆ گوتم دیار کوژن هەمان بوو دەبێ بێ ئاسایشی خۆن بەبێ پۆلیسی خۆن بەبێ خەڵکی خۆن بێنەوە ماڵانکەون بەر لە دەمانسان لەسەری دوچ و کوڕی خەڵکی بدەن. دوێنێ هێزێکی ئەمنی یەکێتی بۆ دەستگیرکردنی تاوانبارێک چوونەتە سەر ماڵی سەرۆکی عشیرەتی شاوڕێیەکان لەوێ تەقە دەکەن و دواتر بە جامی شکاوی ئۆتۆمبیلەکانیانەوە ناوچەکە بەجێ دێڵن. دوێنێ دووشەممە هێزێکی ئەمنی یەکێتی بە مەبەستی دەستگیرکردنی تاوانبارێک بە چەکی جۆرا و جۆرەوە دەستنە سەر ماڵی حەمەیی کاک حەمزە سەرۆکی عشیرەتی شاوڕیەکان بە چەک ڕوبەڕووی کوڕەکانی ئەو سەرۆک عشیرەتە دەبنەوە و هەڕەشە دەکەن و داوای ڕادەستکردنی تاوانبارەکە دەکەن. بەڵام ئەم ڕووداوە کێشەکە گەورەتر دەکات و وا دەکات ئەو هێزە شوێنەکە جێبهێڵن. دوای هەڕەشەکانی ئەو هێزە ئەمنیەی یەکێتی ڕاستەوخۆ کوڕەکانی حەمەی کاک حەمزە خەڵکی دۆڵی شاوڕێی ئیدارەی سربەخۆی ڕانیا ئاگادار دەکەنەوە. دانیشتوانی دۆڵەکە و شاوڕێیەکان تەقە لە هێزەکەی یەکێتی دەکەن و جامی ئۆتۆمبیلەکانیان دەشکێنن. ئاماژ هێزەکەی یەکێتی تووشی نیگەرانی دەکات و بە خێرایی شاوڕێ بەجێ دەهێڵن. لەبارەی ڕووداوەکە حەمەی کاک حەمزە لە گرتە ڤیدیۆیەکدا دەردەکەوێت و دەڵێت ئێمە قوربانیمان داوە و خوێنمان بۆ یەکێتی ڕشتووە بە هیچ شێوەیەک لێیان قبول ناکەین بۆیە هەرچیەک دەبێت با ببێت. ئەمە خەڵکەکی چیمان هەیە شەیکرد چیمانە بگیرە شەیکرد دادبەرپرسی سلەیمانیان ێجەیەکی دیکە بێر بەبێ سەربەری بەبێ نیزامی بەبێ وسووری بێنە ناو ماڵانی خۆی ئەمە ئەوەی کردەتن لە پێناوی وڵات شەرەف و ناموسخۆی بە هەموو شەڕ کردێ بە دوی بەگشت بحث و هەموو حیزبەکانی دژیەکەتی دەستوە ئەگەرەوانە بەسوگایەکی بێک بەبێ کەمی تەماشا بکرێن قبول ناکەین چی لێن دەبارێت چ لێرە چ لێرە تناک معلوم قبول کەین هەموو چی بەسەر قبول نەکەین هیچ. جگە لەما دانیشتوانی دۆڵی شاوڕێ نووسراوێکیان لەبارەی ورد و درشتی ڕووداوەکە بڵاو کردوتەوە و دەڵێن خەڵکی دۆڵی شاوڕێ خاوەن ڕاپەڕینی 5,991 مام حەمەی کاک حەمزەش یەکێکوە لە فەرماندە و سەرپەرشتیکارانی ڕاپەڕینەکە بۆیە لە هیچ هێزێکی ئەمنی و حزب و لایەنێک قبول ناکەین جارێکی تر بێ فەرمانی دادگا هەڵبکوتنا سەر هیچ هاوڵاتی و ماڵێکی دۆڵی شاوڕێ چونکە ئەم سنوورە خاوەن سەروەری خۆیەتی و خاوەنی سەدان شەهیدی سەنگەری پارێزگاری لە خاکی پیرۆزی کوردستانە. جگە لەمانە خەڵکی هەرێمی کوردستانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەندین سەرنجی جیاوازیان نووسیوە بۆ نمونە بەداخەوە لا یەکێتی هیچ کەسێک و لایەنێک قەدر و نرخی نەماوە. ئەم جۆرە پیاوانە لای مام جەلالیش خاوەن ڕێز و پێگە بوون. یەکێکی تر نووسیوەتی کاک حەمەی کاک حەمزە ڕەمزی کوردایەتی و مەردایەتیە و شاوڕێ هەموو یەک دەنگ و یەک هەڵوێستە.